پاش 20 ساڵ لە شکست و بێباکی دەسەڵاتی کوردی لە جێبەجێکردنیدا حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم ئێستا بیری مادەی 140 کەوتۆتەوە، ئەویش وەکو کارتی فشاردژی بەغدا نەک هەوڵدان بۆ جێبەجێکردنی مادەکە. ئەو تعاملەی کە ئێستا بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان دەکا تعاملی فدرالیزم نییە، تعاملی فدرالیەت نییە، تعاملی کیانێکی فدرالی نییە، لەگەڵ پارێزگایەکیش بەو شێوە تعامل ناکە. ئێستا کە بەرژەوەندی کەسی و حزبی دەسەڵاتی هەرێم لە بیرەنەوتەکانی ناوچەدا بڕندراوەکان بەهۆی ئەو گرێبەستە نوێیانەی حکوومەتی عێراق ئەنجامیان دەدات کەوتۆتە مەترسیەوە، حکوومەتی ماوەبەسەرچوو باسی مادەی 140 و مافی پشکداری لە بیرەنەوتەکان دەکات. یاساناسێک دەڵێت لە دوای ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆوە سەرجەم کەیسەنەتەوەیەکانی کورد کراوەتەوە لە موچەدا. لە دوای ئەعلانکردنی ئابووری سەربەخۆ لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتدارەوە بەداخەوە هەموو ئەو کەیسە چارەنووسسازەکان و نەتەوەیەکانی کورد لەبیر کرا، هەموو کەیسەکان پوختە کرایەوە لە بوونی موچە و بودجەیەکی دیاریکراو. ئەوە دەردەخات کە دەسەڵاتدارانی کورد دڵسۆز نین بۆ کەیسی کورد، بۆ قەزەی کوردی، تەنانەت تاوەکو دەرهێنانی نەوت دەسەڵاتداری کورد لە بیریان نەبوو کە مادەیەکمان هەیە بە ناوی مادەی 140 کە دەبوو لە 2005 دو ساڵ سێ ساڵی بۆ دانرابوو جێبەجێ بکرێ، کەچی ئێستا ئەمە لە 2025 تاوەکو ئێستا مادەکە جێبەجێ نەکراوە. بەڵام دەسەڵاتدارانی کورد هەمیشە خەیاڵیان لەلای پارەیە، هەمیشە خەیاڵیان لەلای ئەوەیە کە چەندیان دەستکەوت دەبێ. ڕۆژنامە نووسێک نێشارێتەوە تەنیا ئەو کاتەی باز لە نەوت و داهات دەکرێت پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم باسی مادەی 140 دەکەن، پرسیارەکە ئەوەیە کە بۆچی 20 ساڵە بێدەنگن. دەشڵێت لە بنەڕەتدا باز لە مادەی 140 نییە و باز لە دەرهێنانی نەوتە. باسەکە لە مادەی 140 نییە، تەنها باز لە دەرهێنانی نەوتە. ئەگەر باسی دەرهێنانی نەوت لەو بابەتە نەبا کە بڕیارە کۆمپانیایشی بەریتانی کار لەسەر بیری تازە بکە لە ناوچەکانی مادەی 140 ئەوان بەخەبەر هاتنەوە ئیتر نەوتە خۆ بەدەستە خۆیان نیە، چکە ئەوان ئەوەندەی حکومڕانی بیرەنەوتەکان حکومڕانی خەڵک نین، ئەوەندەی ئەوان خەمیان لە نەوت و لە ئەو بابەتانە ئەوان کاریان بە خەڵکەوەی نییە. دەی خۆی ئێستا 50 ساڵی دیکەش ناوچانانە هاوار بکەن، ئەوان گرفتیان لەوە دانیە، گرفتیان لەوەی هەیە چۆن بتوانن نەوتەکە بە خۆیان قوڕ بکەن، بەش داربن لە دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوتە. دەنا ئەوەی هیچی لێ ناخوێنرێتەوە لێ خوێنرێتەوە کە ئەوەی ئینتیمای نەتەوەی بی ئەو دوو دەسەڵاتە یەکێتی پارتی نیانە بۆ خەڵک لە خەمی خەڵکدان لە خەمی نەوتەکەدانە. دەسەڵاتی هەرێم لە دوای ساڵی 2023ەوە نەیتوانیوە سادەترین مافی خەڵک کاموچەیە دابین بکات. ئەمە جگەلەوەی سەرجەم کەیسانەتەوەیەکانی بە بەغدا دۆڕاندووە لەبەر پۆست و پارە ئاگایان لە مافە دەستوریەکانی کورد نەبووە و تەنها وەکو کارتێک بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.